لەم شارە 2600 کەس فۆرمی پڕۆ کردووە. لەم 2600 کەسە تەنها 200 کەس تەلەفۆنی بۆ کراوە. وا دایبنی 1000 کەسی خەڵکی دەرەوەی شار بووە. بەڵام ستۆپاکی نەکراوە بۆمانە. بۆ نمونە من خۆم 2007 تەخەڕوجم کردووە. خوێنکار هەیە لەگەڵ منە تەخەڕوجی کردووە سەرگەی 2016 ئەگەر ستۆپاکی بۆ کراوە بۆچی بەمایان نەزانەوە. ئەمە یەک. خاڵی دووەم کۆمەڵە شتێ تەنها بۆ چاواشەکردنی خەڵکە. من بەوە لێم هەتا ئەوەی کەم ئیشەی کردووە نەڵێ خزمەتم بە شاری سیساق کردووە. بۆ نمونە تۆ پێش هەموو شتێ ئەزانی کە ئەم پرۆسە ئەنجامتان داوە تەنها ئەو کەسانێک دێتەوە کە هاوسەرگیریان کردووە. خێزان 5 خاڵە لەسەر داناوە کابرا 3 منداڵی هەیە ئەمە 6 خاڵەکە ئەمە 11 خوێنکارێ 55 بۆ نمونە من 75 مێ بە خێزان و بە منداڵ خسوێتی سەر و منەوە ئێمەشتی وا بێت جیاوازی و فەرق چی کراوە تۆ هاتووی کە بەشی پەیمانگاتیان تیادانە ناوە لەم 20 کەسەی کە دایان ئەنەی بۆ سایقەکانیش کە من بۆ سایقی پڕم کردوێتەوە بۆ سایقەکانیش نایالە کە من شەهادەی پۆلی 6 سانەوی بێنم و بەوە بەشداری بکەم یعنی تۆ هەموو ڕێگایەک لە مندا ئەخەی بۆچی لەبەرەوەی بۆ زانکۆکان دامەزرێنی ئەی باشەی پەیمانگا چی بکە ئەی بەشی پەیمانگا ینی بڕۆینەوە بۆ ماڵەوە بۆ خەوی